سڵاو بەیانیتان باش سڵاو لا ئێوە بینەری بیسەری پرۆگرامی بەیانی 24 لە هەرکوێکن هیوای لەش ساغی دڵخۆشی شادی و باشترینەکانتان بۆ خوازی بەیانی تۆش سڵاوت دەبێت. سڵاو عزیزان خۆشحاڵین ئەمڕۆژ لا گەڵتانین هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو مڕگە و بابەت و تەوەری جیاوازمانەیە سەرەتا ناونیشانی بابەتەکان دەبینین پاشان دەینا نێوەڕۆک. لە شاری زاخۆشانۆی لێستێکا گۆلاڤ و پەیک نمایش کرا. کچە کوردێکی ئSD بە ناوی گوڵستان گرۆ دەبێتە کاندیدی شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و چەند قۆناغێکیش دەبڕێت. سید گوڵ جوتیارێکی تەمەەن 75 ساڵی باکووری کوردستانە بۆ ئاودێریکردنی باخەکەی چرخێکی کلاسیکی بەکارەهێنێت. سۆڤان کارە هونەریەکان دەستپێکی بەرنامەی ئەم ڕۆمانە دیارە لە زاخۆ نمایشی شانۆیی بەردەوامە هاوشێوەی کە دوێنێشە بوو ئەم ڕۆژهر بە هەمان شێوە بەردەوامە بۆ دووەم ڕۆژ لەسەر یەک لە زاخۆ نمایشی شانۆ بەردەوامە و شانۆی لیستیکا گوڵاڤ و پەیک نمایش کرا. جا شانۆگەریەکە لە ئامادەکردن و دەرهێنانی عادل حەسەنە ژمارێکی زۆریش لە هونەرمەندان و خەڵکی بۆ سێکردنی شانۆگەریەکە لە هۆڵی نمایشکردن ئامادە بوو. شانۆگەری ئەڤروکا بناوێ گوڵاڤ و پەیکە ji nivîsîna Xesan Kenefaniye ji amadekirin mebxûye ji derhênana min û Rêzan Mihemetariye zêdetir ji heft lîstik van têda beşdarin gel jimareyeka teknîkar ku karê hunerî de kar dikin navaroka şanûgeriyê şeranî xeka dijwar et navbera hizra kevin û hizranî û gencê me ketiyet navbera van her du hizra da. Rastî pêngaveka pîrûz ez qelem didim ku divê rewşê de divan kewdanên ku Evro Kurdistan tê de ku her bajêrek yan her qezayek ku belkî ew imkaniyata nînin ku karê şanûyê rabîn ji ber ku karê şanûyê harîkarî û piştevanî bû divêtin lewa ev ji pêngaveka baş e her çawa bitin ev rêka mehvandariya ku ev gropên seranserî Kurdistanê ku Evroka ew bajarê yan ew zankoyê çên karekî di nava zankoyê de dikinin ya her bajêrekê ku divê rewşê de em bişên mehvan bikin rojekê careka dîtir hem da alûgorkirina ka ciwan û ya mifa ji karê êk û dû bibînin. ئەم بابەتە پەیوەستە بە خانمان و کچانی کورد دیارە خانمان و کچانی کورد هەمویان هەر شۆخ و شەنگ و جوانن بەڕاستی ئەم جارێم تایبەتە بە کچە کوردێکی ئSD کە دەرچووی کۆلێژی پەرستاریە و کاری مۆدێل دەکات دەبێتە کاندیدی شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. جا ئەو ناوی گوڵستان گرۆیە لە پێشبڕکیەکان چەند قۆناغێکیشی تێپەڕاندووە هەکار و دەخوازێت کە لەلایەن کچانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێکخراوەکان و پشتگیری بکرێت چاوک و ببێتە شاجوان و خەونەکەی بێتە دی با پێکەوە ببینی.
مالا گولیستانە لێ نەحیا خانکێ ناوێ وێ لێ پشبرگیە شاهجوانە ڕۆژهەڵاتان ناوین و باکوورێ ئەفریقیا دەیە پشتی چەند خاڵێن پشبرگیە دەرباز کرین نوها بەرف قۆناغێن دوماهیەوە دچا گولیستان دەرچوویە کولێجە پەرستاریە و نوها کارێن مۆدێل و مرۆڤایەتێژی دکا جێ کوردستانی ئێکەمە و دخوازە ببە ئێکەم ژی مرە مامش بێ بەشداربوونی ئاواکو هەز بکارم دەنگێ کە چەند عراقی پشکلێکی گشتی و کوردستانی و ئێزیدیان بتایبەتی بگەهینمە جیهانە عەرەبی و جیهانەش دەربە و هەدەفا من پترگەهاندنە ئاشتیەیە ji بۆی هەمی جیهانێ و ئەم دیار بکەن و کەچژی خوددان هێز و شیانەکە مەزنە تکارە هەمی کاراندا بەشدار ببە و سەرکەفتنێ بینە چل کەچ العراقینە ژوان چل کەچال هەیوادە وێ ئێکێ اختیار بکەن وەگە سەفیرە دەولەتێ و بەشدار ببە سەرناوی دەولەتێ ژ بۆی منافسا دەولەتێن دیە عەرەبی بکە کەچا ئێزدی دوان ساڵێن بۆریدا بووە خوددان ڕۆل دبوارێن جودا جودادا دەنگێ جڤاکاخوا دگەهینێ کەچا بەشداری تخۆڵا وەرزشی داکری ینی یاریەتە پاپێدا تەوی ئاستانگێن هەین لە نەڕاوەستیانە و هەرتم کار دکن ji بۆی پێشخستنێ ئەکید وەکرخراوە داک ئەم گەلک پێخۆشین کو ئەم بینین کەچێن ئێزیدی ئیرۆ بەشداری گەلک بەریکانە بکەن چی شەهەجوانیە بتیان گەلک بەریکانێنی ئەvە دەلە لە تاوێ چەندێ کو ئیرۆ ڕۆژ کەچا ئێزیدی باوریە بخۆهای یا گەشتی ئەوێ ڕادێک و ئەوێ ئەو زڵم و زۆڵدەرەیە سەروێ هاتی تەرجەمە کرد بشکلێکی دیک و ئەو بۆ خەلکی خڕی دیارکرد و ئەو ژنەکە خوددان هێز و شیانە و تقارەتن بەشداریە گەلک بوارەدا بکەتن ژێ 22 وڵاتان 300 کەش بەشدارن بریارە لە هەیڤاردەها ئاف ساڵ لە یەکژێ وڵاتێن عەرەبی برێڤە بچا دنافواندەژی کوردستان دناف لیستێدایە کو دوماهی خەلک لێ بێت و شاجوانە ڕۆژهەڵاتان ناوین و باکوورێ ئەفریقیا یا ساڵا 2023 بهێتە دەستنیشانکردن کەچێن ئێزدی دخوازن لێ بوارێن جودا جودادا پەیاما ئاشتیە بەڵافکن تایبەت ژی لێ جیهانە عەرەبیدا لەومە بەشداری ئەوان ژی لێ شاهجوانە ڕۆژهەڵاتە ناویندا چەندین پەیامێن جودا بخەوە دەگرێ نوهاژی ئاشتی ji بۆوانە ji هەر تشتی گرنگترە مارشنگالی کوردستان 24 نەحیا خانکێ هەکار چیرۆکی قوتابەکانی پۆلی 12 ئەوەندەی بەسەرا تێنەپەڕیەوە کە بینیمان یەکەمەکان تەنانەت خەڵاتی ڕێزلێنانیشیان وەرگرت لەلایەن سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانەوە و جگەل لەوە کۆمەڵێکی دیکان هەبوو چونکە لە بەردۆخێکی تایبەتە ئەو ماوەی خوێندنیان تاوا کردبوو بوونە جێی سەرنج بەڵێ بوونە جێی سەرنجا شکری قوتابیەکی دەرچووی پۆلی 12 ئامادەیە و خاوەن پێداویستی تایبەتیشە توانیوێتی لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی تێکڕای کۆنمرەی 91 بەدەست بهێنێت یەکێک بوو لەو کەسانە بڵێ جا شکری لە ڕێگەی کوردستان 24ەوە داوای ڕەخساندنی کورسی خوێندنی لە بەشی پزیشکی کردبوو وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیش وەڵامی داواکاریەکەی دایەوە و بەڵێنی پێداوە دەرفەتی بۆ بڕەخسێنێت لە دوایەوەی لە ڕێگەی کوردستان 24ەوە داوای کرد دەرفەتی خوێندنی بۆ بڕەخسێنرێ لە زانکۆ هاتۆتە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەوەی وەزیری خوێندنی باڵا ببینێت شکری خاوەن پێداویستی تایبەتە و توانیوێتی لە پۆلی 12 تێکڕای کۆنمرەی 91 بەدەست بهێنێت وەزیری خوێندنی باڵا دوایەوەی ڤیدۆکەی شکری بینیوە خەوڵی داوە ببینێت و بەڵێنی پێدا لەو بەشەی کە پێی خۆشە بخوێنێت و دەرفەتی بۆ بڕەخسێنێ بمبارودەخەوە بۆ مۆزعەوە ئەم مناڵەتوانێتی و دەرەجە بەرجەبێنە سەروینەوەتەوە بێنێ بەڕاستی جێگەی ئەوەیە کە میتوانێت پشتیوانی بکەین من خی گەورە یار بێ بە پشتیوانی برادەرەکانم لە سەرۆکاتی زانکۆی تۆوەکو لە ئەنجومنی وەزارەتی شەڵەکارێکین بەیەکەوە کە خەونی ئەم کوڕەجوانی وڵاتی خۆمان لە ناو وڵاتی خۆمان لە زانکانی وڵاتی خۆمان ئینشەڵا لە شاری خۆشیان بۆ جێبەجێ بکەین
منطقی شوامە پێ دەڵێ نابێت کاکە شکری لەگەڵ کاکێکی ترکە و هیچ مشکلێکی نییە بە یەک چاو بە یەک پێوە بە یەک معیار تعاملی لەگەڵ بکرێ ئەبێ لە ڕووی ئینسانیەوە زیاتر هاوکاریان بکەین لە ڕووی تعلیمیەوە زیاتر هاوکاریان بکەین بۆی بتوانین خەونی ئەمانەش پەژموردە نەبێ و خەونەکان هەرسیست نەبێت لە وڵاتی خۆیانە. شکری دەیەوێت لە کۆلێژی پزیشکی بەشی دەرمانسازی بخوێنێت ئەو نایەوێت ببێت بە بارگرانی بۆ خانەوادەکەی و ئەو دەیەوێت لە بەشی دەرمانسازی داهێنان بکات. منەوێتن ئەز مستقبلی دا کەسێکی مستهلک بێ مەوێت کەسێکی منتج بمژی و دۆسەبووینە مە بۆرگرانی بلە حتا فێرێ بەس بێتن ڕاستی ژازگە لە مە بۆرگرانی وگەلە کەسم بەش فێرێ و ئەسخۆ بە ئەدامی دەمە ژیانە خو هەندێک بێژین بۆرگرانیاش سەرملێت کەسە دەوروبەرێت خۆ سەفکەم ڕۆکەم. وەزارەتی خوێندی باڵا دەرفەتی خوێندن لە زانکۆ بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت دەڕەخسێنێ لە پێنا و درێژەدان بە خوێندن لەو بەشانەی دەیانەوێت و ئارەزویان لێی هەیە. ئەو قوتابیانەی کە لە پۆلی 12 دەردەچن و خاوەن پێداویستی تایبەتن بە ئاسانی ناتوانن درێژە بە خوێندنی زانکۆ بدەن بۆیە پێویستیان بە هاوکاری هەم خانەوادەکانیان هەیە هەم لە ڕووی پەروەردەییشەوە لە ناو زانکۆکاندا. وەزارەتی خوێندنی باڵا ئێستا هەوڵ دەدات بۆ ئەوەی هیچ نەبێ لە ناو زانکۆکاندا پەروەردەیەکی تایبەت دابنرێت بۆ قوتابیانەی کە خاوەن پێداویستی تایبەتن و هاوکاریشیان بکرێت کە بتوانن لە ڕووی خوێندنەوە درێژە بە خوێندنەکەیان بدەن. ڕێناس ساعالی کوردستان 24 هەولێر. سۆڤان هیچ کات تەمەن نابێتە ڕێگر لە بەردەم ئەوەی تۆ بەردەوامی بە کارەکە بدەیت ڕەنگە بۆ هەندێک کار کە پەیوەستە بە کرێکاری و بەرزکردن ئەمە تۆزە کێشە بێ بەڵام نمونەی دیکە هەیە وەکو سید گوڵ یوزۆل تەمەنی 75 ساڵ و جوتیارە خەڵکی دەڤەری سریۆنۆڤای پارێزگای موشی باکووری کوردستانە بە شێوەیەکی جیاواز ئاودێری بۆ باخەکەی دەکات. شێوەزەکەی ئەو بەو جۆرەیە کە سید گوڵ لە بری ئەوەی کە ماتۆڕی کارەبایی بەکاربێنێت داهێنانێکی کردووە کە هیچ پێویستێکی بە کارەبان نەبێ وەکو شێوازی ئاشی ئاو کارەبا وایە وەکو ئاشی ئاوە ئاشەکانی کە جاران گەرمشتیان پێ بەس ئەمە ئاشی ئاوە و ئاو دەگوازێتەوە بۆ نێو باخەکەی هەم من پێم وایە دیمەنێکی جوانتریشیە بێت بگومان. هەندێک جار لاوازی بارودۆخی مادی لە بەرامبەر کێشەکاندا دەبێتە هۆی ئەوەی کەبیر لە ڕێگە چارەی زۆر جیاواز بکەیتەوە. ئەنجامەکانیش زۆر جار سەرسوورهێنەرن و لە تێچوویەکی زۆر ڕزگارت دەکەن. ئەوەی ئەو جوتیارەی خەڵکی موشی باکووری کوردستان کردوێتی هەمان شتە و لە ڕێگەی بیرۆکەیەکی سادە و ساکارەوە خۆی لە تێچوویەکی زۆر بەدور گرتووە. سید گول یوزول تەمەنی 75 ساڵە و دانیشتووی دەڤەری سەرینۆڤای موشە. لە بڕی دانانی سیستەمی ئاودان بۆ باخەکەی لە ڕێگەی دروستکردنی چەرخێکی ئاو هەڵکێشان لەسەر ڕووبارێکی نزیک باخەکە ئێستا خەرجیەکی زۆری بۆ گەڕاوەتەوە و ئاودێری بۆ باخە 15.5 دەکات. بوو تارلای بەن ئاغاش دیکەرکەن شەتڵەکانم چاند بەڵام ئاوم نەبوو لە ڕاستیدا دۆخی دارایشم باش نەبوو نەمدەتوانی بودجەیەکی تایبەت بۆ کارەبا و سوتەمەنی تەرخام بکەم زۆر بیرم کردەوە و دواتر ئەم بیرۆکەیان بۆ دروست بوو لە 18 پارچەدار دروستم کردووە و بەهێزی ئاوەکە کار دەکات و لە هەمان کاتیشدا ئاوەکە دەگوازێتەوە. سید گوڵ دەڵێت لە ڕێگەی ئەم بیرۆکەیەوە توانیمێتی تێچووی کارەبا و سوتەمەنیش بەلاوە بنێت. مەیڤە ئاغاشلارە دەرەبسی لە باخەکەمدا میوەی جۆراجۆرم چاندووە لە ڕێگای ئەم بیرۆکەیەوە ئێستا ئاودێری باخەکەم مسۆگەر کردووە کە 15 دۆنمە و 150 مەتر لە ڕووبارەکە دوورە دەتوانم بڵم کە ئاوەکە لە پێویستی خۆم زیاترە هاوکات تێچووی کارەبا و سوتەمەنیشم بۆ گەڕاوەتەوە. یوزول 2 ساڵ بەر لە ئێستا چەرخەکەی دروست کردووە درێژیەکەی 6 مەترە و ژمارەیەک دەبەی پێوە بەستووە دەبەکان لە ڕێگەی جوڵەی چەرخەکە پڕ دەبن و دواتر لە بەشی سەرەوە لە کۆگایەکی ئاو کۆ دەبنەوە پاشان ئاوەکە لە کۆگاکەوە لە ڕێگەی چەند بۆریەکەوە بۆ باخەکە دەگوازرێنەوە. سۆبان زۆر جار بابەتی هوەری بابەتی دیزین ئەو تەوەرانە
میوانمان دەبێت میوانەکانمان زۆربەی لە سلێمانی دەبن ینی لەم بوارانە کەسی زۆر باش و شارەزا و پسپۆری تێدایە بۆیە ئێمە ستۆدیۆمان دەبینەوە سلێمانی لەوێ دادیا لەگەڵ میوانەکانی دەبێت درێژە بە گفتوگۆکەوە بە بەرنامەکە دەدات. زۆر چاکەجا هۆنیا جەلالی لەگەڵە بێ لەگەڵ کاتیا یونس کاتیا هوەرمەندە و میوزیکژەنە هۆنیا جەلالیش دیزاینەرە میوانێکی دیکەشی هەیە میوانێکی دیکەشی هەیە جا دالیا خۆشی ئەمڕۆ بە جلوبەرگێکی زۆر جوانی کوردیەوە دانیشتووە جگە لەوەی کە دالیا با بڵێن ڕاگەاندن کارێکی باشە لە ڕووی دیزایانی جلوبەرگ و تەنسیقی ڕەنگەکانەوە هەر زۆر جلەکانی بەدڵە هەمیشە کە جلی کوردی لە بەرەکامەسێک دالیا کەمزان چی لەبەر کردووە ئەمڕۆژ جلوبەرگێکی زۆر جوانی کوردی پۆشیوە و جاددەینە لای تۆ و بابزانین ئەمڕۆ چیت ئامادەیە بۆ بینەران و بیسەرانی بەیانی 24 و سڵاوت لێبێ و بەیانی تۆ میوانەکانیش دەبەش. سڵاو سۆبان سڵاو هاکار کاتێک کە تەوەرەکە لەسەر جلوبەرگی کوردی بۆ ناکرامنیش جلوبەرگی کوردی لەبەر نەکەم بە تایبەتی کە میوانەکان ئەوە جوان خۆیان گۆڕیوە واریەکەیان چەندین ساڵە لە بواری جلوبەرگی کوردیا کار دەکات بۆ ئامانجەی بتوانێت بە تایبەتی جلوبەرگی کوردی لە ڕۆڕەسەنەکەیەوە جارێکی دیکە بەگەنجان بناسێنرێتەوە. یەکێک لەو میوانانم هۆنیا جەلالە کە ماوەی 3 ساڵەکە لەو بوارەدا دەکات هەروە ڕۆژان یەکێکی دیکەی لەو خانمانەی بە خۆشحاڵیەوانە ئیشەکانی زۆر تایبەتە هیچکە لە بابەتی جلوبەرگی کوردی باز لەوە دەکەین تا چەندە گرنگە لە ڕووی هونەریەوە بە تایبەتی لە ڕووی ئەو کلیپانەی کە لە بواری کولتوریدا کار دەکەن ئەو کەسانی کە میوزیک دەژانن بە تایبەتی بە جلوبەرگی کوردی جوانەوە دەربکەوێت بە تایبەتی ئەو جلوبەرگانەی کە مۆرکێکی ڕەسەنایەتی پێوە دیارە هەر لەم چوارچێوەیەشدا میوانداری کاتیامان کردووە هەرسێکتان بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین هۆنیاگە لە چیرۆکی تۆ دەست پێ بکەین ماوەی 3 ساڵە کار دەکەین بە تایبەتی ئەو جلوبەرگانەی کە کاریان لەسەرەکەی ئەو جلوبەرگانن کە کۆنن یان پارچەی کۆنن چۆن ئەم بیرۆکەیت بۆ هات سەرەتا بەیانیتان باش هیوا ڕۆژێکی خۆش و ئارام بۆ هەموو بینەرانی کە 24 ئەو بیرۆکەم لەوە بۆ هات کە ئەم بینی جلە کۆنەکان قماشەکانیان زۆر جوان بوو ڕەمەکانیان زۆر جوان بوو من خۆم هیچ حەزم لە جلی کوردی نەبوو بەڵام لە تەمەنێکا کە جلە کۆنەکانی دایکم لەبەرە کرد ئەم بینی زیاتر لێمیێت لەو جلانەی کە لە کاتی بۆ نمونە قۆناغی دواناوەندی منە باویان بوو لە بازاڕە هەبوو لەوەوە ئەو بیرۆکەیە سەری هەڵا کە جلی کۆن لەبەرکەم و لە دواییشە لەوەوە سەری هەڵا کە کۆیان بکەمەوە کە ئەم بینی بەشێکی زۆری ئەو جلانە فەوتا بوو و زۆر ئەگەڕام ئەو جۆرە قماشانە بە هیچ شێوەیەک لە بازاڕەکانە نەمابوو خەڵکێکی زۆر ئەم بینی ئەیان فرۆشت ئەیان فەوتان لە کەسە نزیکەکانی خۆمەوە سێرمە کرد جلەکانن هەمووی فەوتانە بوو بۆی لەویا هەستم کرد کە ئەبێ ئەم جلانە هەمووی هەڵبگرم بۆ ئەوی لەوە زیاتر نەفەوتێ و زۆرینی جلە جوانەکان لەلام بمێنێتەوە دەستەکان خۆش بێ ڕۆژێکیان تۆ کە چەند ساڵە خەریکی بیرۆکە و لە چیەوە بۆ هات و چۆن دەست بەکارکردن کرد ماوەی کارکردنی ئێمە بۆ ماوەیەکی تر و درێژەکەڕێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی و کە لە نیشانی خەڵکی بدەین ماوەی تقریبان 3 ساڵێکە بە ئێمە شاتوونەتە بوارەکەوە ئەتوانم بڵێم شێوازی کارکردنی ئێمە لە کەسێکی دیکە جیاوازەکە ئەوەیە بۆ منە ئێمە لەسەر ئەو پارچانەی قەدیمی کە ماوەتەوە بۆ منە ناتوانی بیکەی بە کراسێکی کوردی یان ناتوانانی وەکو ساڵتەیە کێلەکێک بەکاری بێنی ئێمە هاتوین کارمان لەسەر کردووە ئەو پارچەکەمەی کەماوەتەوە وەکو نێوچەوان وەکو جانتا وەکو کڵاو بەو شێوە ئەیان هێڵینەوە و بە دەردی هۆنیا خانوتی پارچەکانی ئەوەندە جوانە حەزەکەی ئەگەر پارچێکی بچووکیش بێ لە ناو نەچێت و هەر بمێنێتەوە زۆر باشە کاتیاگەر باسی کارەکانی خۆتم بۆ بدەیت بە تایبەتی تا چەندە گرنگە ئێوەی میوزیک ژەن بە تایبەتی ڕۆڵتان هەبێ لە زیندووکردنەوەی بابەتە کولتوریەکان بە سیماتان بێ بە میوزیکەکەتان بێت خۆی لە ڕاستیە ئێمە کاتێک کارێکی هوەری پێشکەشەکەین بێگومان بەشێکی کولتوری وڵاتەکەشمان لەگەڵیان نمایشەکەین بۆیە بێگومان زۆ گرنگە کاتێک ئێمە هوەر و کولتوری وڵاتەکەمان نمایشەکەین بە جلوبەرگی خۆمانەوە جلوبەرگی ڕەسەنی کوردایەتیەوە پێشکەشیکەین ئەوە واکە ئەو جلوبەرگە لە ناو نەچێت و بە بینەرانی دەرەوەی کوردستانیش ئاشنا بێت زۆر باشە ئێوە کارەکانتان بۆ منە هەمووی
ئەچێتەوە سەر چوارچێوەی جگە لە بابەتی کللتوری بابەتێکی هوەریشە بۆ منە کاتێکە دیزایانی ئیشێکەکەی ئەبێ زۆر فکری هوەری ئایدیای هوەری تەبێ بۆ ئەو بابەتە کەواتە هەرمەمان یەکسی تەواوەکەین لەو ڕوانگەیەوە تا چەندەوە خۆشتان پێتان وایە بۆ من کە بەرهەمێکی کللتوریان بۆ منە فۆلکلۆری پێشکەش دەکرێت سوول لەو جلوبەرگانە وەربگرێن کە زۆر ڕەسەنایەتیە بە تایبەتی ئەم جلوبەرگە جوانانەی ئێوە. دالیاخان ناسنامە و شوناسی هەر نەتەوەیەک دوای زمانەکەی زۆر جار جلوبەرگەکەیەتی بۆیە گرنگە کە ئێمە نەوە دوێنەوە بتوانین ئەو شێوازە بهێڵینەوە و کاری لەسەر بکەین. هۆنیا هیچ کاتێکە بووە بۆ نەپەیوەندی ئێوە لەگەڵ هونەرمەندانی فۆلکلۆرا دروست بێ بەتایبەتی لەسەر داواکاری جلوبەرگەکانتان بێت بۆ کلیپەکان کە دروست دەکرێن؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە من زۆر ئەوم پێ ئەڵێن زۆر کەس پێ وتوم بۆن منە بۆ سپۆنسەرکردنی ئەو کلیپانی کە پێویستیان بەجلی کۆنە لە چەند ئیشەکە بەشداریم کردووە لەو ڕیکلامانەیە کە بۆ کاتەکەی ئەگەڕێتەوە بۆ ڕابردوو من جلوبەرگەکانم بۆ ئامادە کردوون خەڵک زۆر چێژ لەوە ئەبینێ کە ئەو جلانە بەکاربێنێتەوە دەکی دەمانی هەر هونەرمەندە کلیپەکە حەزەکە کۆنتترین جلیان جوانترین جلەکان بەکاربێنێت. ڕاستە کاتیا سێ بەرهەمی فۆلکلۆرە پێشکەشمانەکەی ئەمڕۆ ئەمەوەی گوێمان لەیەکێ لەو بەرهەمانە بێ و بۆشمان باسکە چ بەرهەمێکە و تا چەندە ئەو بەرهەما لە ڕووی فۆلکلۆرەوە دەنگدانەوەی هەبووە تا چەندە دەکرێت لەم سەردەمەیە ئێمە سوودی لێوەربگرینەوە جارێکی دیکە. زۆر باشە بە چاوم بە خۆشحاڵیە و یەکەم بەرهەمی شەوە نهێنی شەویش ناسراوە کە حەسەن زیرەک هونەرمەندی حەسەن زیرەک وتوویەتی و تقریبان ڕتمێکی خێرایی هەیە وا بەڕای من ئەو گۆرانەیە فۆلکلۆرانەی کە ماونەتەوە لەگەڵ ئەو گۆرانە ڕەسەنانەی کە ماونەتەوە هەش کاتە نەمایش بکرێن بە جلوبەرگی کوردیەوە جوانێکسەر دیمانەکەشکێت مێشکی تۆ جلوبەرگی کوردیە بێگومانەوە هەڵپەڕکەی کوردیە زۆر ڕاستە فەرمیانەکە. هۆنیا تۆ دوو نمونەت بۆ هێناوین لە پشتمانەوەی نمونونەکان ئەگەر باسییان بکەین ئەتوانی تەنان بچیتەلایەن بۆی کە زیاتر زانیاری بی ببینەران ئەم پارچانە مێژەکان بۆ کێگەڕێتەوە گەر ئاساییە ئەتوانیت. ئەم پارچانە
لەمایانە دەست پێکەم کراسەکە کۆنا لەوانێ نزیکی 20 ساڵ پێش ئێستا بێت بەڵام قماشی کەواکە لەو قماشانەیە کە لەسەر شێوازی قماشە کۆنەکان تازە کراوەتەوە بۆ نمونە من ئەمە بە کراس هەمە کە خۆی کۆنە بەڵام ئەمە تازە کراوەتەوە من ینی قماشی ئێستا کڕیومە شێوازەکەی شێوازی تاڵ سلێمانیانەیە خەڵکی سلێمانی بەم شێوە جلیان لەبەر کردو ئێستا ئەم چەند ساڵەیە کە ڕابردووە زۆر باوی ئەم شکڵە جلە بوو شێوازە بەڵێ ئەمان خۆی پارچەکان جیاجیایە بەڵام من وەکو جلی خەنەبەندان ڕێکم خستۆتەوە کراسەکە نزیکی تەمەنی 50 ساڵ ئەبێت کەواکەش پێم وابێت بۆ 30 ساڵ ئەچێ دایکم هەیەی کەوای دایکم بووە وەکو جلی خەنەبەندان ڕێکم خستووە لەگەڵ لاگیرە و حیل و مێخەکەش عینەن شت مۆدێلەکەی هەر بۆ حیل و مێخێکی ڕاستەنی کوردی ئەگەڕێتەوە دەستەکانە خۆش بێت فەرموو دەستەکانە خۆش بێت وەنی ئەگەر باسی ئەو جولبەرگانە بکەین بە تایبەتی باست کرد کە ئەمە جولبەرگێکی سلەیمانیە تا چەندە ئێستا ئەم تێکەڵەیە هەیە بە تایبەتی گەنجانی سلەیمانی داوا بکەن بە ستایلی دووهۆک جلبەرگی کوردیان بۆ بدرون یان بە پێچەوانەوە زۆر هەیە ئەوە بەپێ ئەوەی کە ئەم ساڵ زۆر مۆدێلی جلوبەرگی شێوازی سلێمانی بوو باشە لەگەڵ من لەگەڵ مۆدێلانیم بەڕاستی بۆ جلی کوردی لەبەر ئێمە شتێکی کللتوریە پێویستە بەو شێوە کللتوری خۆی هەر کەسێک چۆن حەزی لێ بیپۆشە بەڵام زۆر مۆدێلی بۆ نمونە ئەم ماوەی پێشوو مۆدێلی جلوبەرگی کچ دوهۆکیەکان بوو بۆ ئەو کچانێک کە تازە زەواجانە کرد بۆ مارەکردن پشتێنە پانەکان و بۆ نمونە مۆدل کاتمێرە گرێتەیە شتێکی وا ئەو بادینە کەوای بادینەکەڵن ئەوەش ئەم ساڵ زۆر بەکارەهات لە ناوچی سلێمانیش زۆر بەکارهێنرا زۆر باشە ئەم تێکەڵکردنە ئێوە چۆنەی بینن یعنی پێتان باشە بە تایبەتی گەنجانی سلێمانی داوای شێوەیەکی جلبەرگی دۆکیەکەن یان دۆکی ئەم جۆرەی ماتوانین زیاتر ئاشنای کولتورەکان بین بە تایبەتی جوانی جلی کوردی لەوایە کە ڕەنگە و ڕەنگە و هەر هەمومان کوردی لەر شوێنێکی کوردستان بین ئەنجاوەکو زۆر جار زۆر ئاسای بووم لە من حەزم لە شێوازی جلوبەرگێک بێ لە جلی کوردیە هۆنیاخان حەزی لە شێوازێک بێت و حەزی لە شێوازێک بێ لە قاڵبی خۆیان بهێڵینەوە بۆ ڕەنگا و ڕەنگی و جوانیە پێشکەشی بکەین و تاوەکو ماوەیەکی زۆر بتوانین لەسەر مێزەکە جانتا بین بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە زۆر مۆدی بۆ نمونە کە جلبەرگێکی کوردیت ئەدوری پێویست بوو جانتایەکیشی بۆ دیزاینکەی ئەم جانتا تا چەندە بەو شێوازە کللتوریە یان ڕەسەنایەتی پێوە دیار بوو یان تا چەندە گرنگە ئێمە بۆ مناڵی براندێکی کوردی بێ تایبێت بێ بە جانتای کوردی دالێخان لەگەڵ پێشکەوتنی سەردەمەکانە بێگومان شت زیاتەکە بۆ منە مۆبایلێکێکە لەو شتانەی کە زیادی کردووە بۆیە ینی دروستکردنی ئەو جۆرە جانتا لە جاجم و بەڵام ئێستا لە پارچە قەدیمیەکان یا لە پارچەی جوانی جلی کوردی کە تازە هاتو ئانیش کە تازە هاتوون ینی بابەتی زۆر جوانی تایە ئێمە توانین ئیسفادەی لێ بکەین کە بتوانین بۆ منە جانتایەک دروست بکەین پارچەیەک زیاد بکەین بۆ جلە کوردیەکە کە بتوانین لێ کاتە وەکو جوانکاری بەکاری بێنین وەکو ئاسانکاریەکش بۆ نمونە بابەتی ئافرەتان خۆتە زانی جاروات چەند پارچەیەکمان پێ خۆ ناکرێ بەدەست باشە جلەکانی من ئەگە بینە سەر جلەکانی من تا چەندە ڕەسەنایەتی پێوە دیارە زۆر ڕەسەنایەتی پێوە دیارە لە بەرەوەی دوو جۆر قماش بەکار هاتووە ئەوە ئەگەڕێتەوە بۆ جلە کولتوریەکان کە کەواکەش و کراسەکەش هەردووکی نەخشیتیایە باشە ئەم ستایلە چی پێوترێت کە هێلەکەکە و لەگەڵی شاکەوایەک لە بەرەکەی ئەمە پێ ئەڵێن حەبسە پارچە یان حەبسەخانی نەقیب شتێکی وای پێ ناوێت ئەو کەوانەیە کە بە دووبەر دووراوە بەستا ڕادێ بەکارهێنانی هێلێک لەگەڵ کەوایە لە سلێمانی زیاتر گرنگی پێە ئەو سێ پارچە ڕۆژە ساش لێرە ئێستا خوشکی تۆیە لە زۆربەی ئیڤنت و چالاکیەکانی کە تایبەتە بە بابەتی جلبەرگی کوردی لەگەڵتان پێم خۆشە بە خێراتنی بکەین و بێتە ئێرە و باسی جلوبەرگە کەشیەکەین باشە فەرموو ساییدان ماشەڵاو لێ بە زۆر جوان جلبەرگەکەش زۆر جوانە ئەگەڕەکەیتە کامێرەکان سایە وەرە ڕۆژە وەرە ئێرە بۆم باسکەم جلبەرگە تۆ دیزاینت کردووە جلوبەرگەکانی سایە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک هەموو تۆ سپۆنسەریت
سەردەمی و قەدیمیمان تێکەڵ کردووە لەبەر ئەوەی بۆم نە پارچەی هێلەکەکەی لەگەڵ کلااوەکەی لە پارچەی قەدیمیەکە ئێمە نەمانتوانیوە بۆم نە سەڵتێکی تێروتە سەر یان کەوایەکی ڕێکوپێکی لە دروستکەین هاتوین هێلکێکمان لە دروست کردووە لەگەڵ کلااوەکەی و جانتاکەم لێرەدا نەناوە ئەو پارچانی کەماوەتەوە توانیمە وەکو جانتا وەکو کڵاو ئیسپادە لە پارچەکانی تری بکەم کە نەمتوانیوە شتێکی بۆ منە تێر و تەسەلی لێ دروست بکەم هێلکێک و چەند پارچێکی ترم بۆ زیاد کردووە کاتە لە حاڵەتە سەردەمی بەکارهێنانی ئەم موروانەی کە بە تایبەتی لە کڵاو بەکارهێنرێت تا چەندە گرنگە بۆ منە کۆمەڵی ڕەنگە بۆ بە تایبەتی ئەم ڕەنگە پرتەقاڵیە یان ئەم موروانە بۆ منە زۆر ڕسەنایەتی پێوە دیارە کولتورین کاتێک کە سێرێکی باچیۆ بێڵێ ئەمە کولتوری بابەتەکەم جارانەی و تا کەویستە نووسینێک بنووسی چەند کتێبێک بخوێنەرەوە جا نووسینێک بنووسدا جا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بابەتێک پێشکەش بکەین و نزیک بێ لە قەدیمیەوە ضرورە کە ئێمە بڕێن سێری مێژووی ڕەنگەکانی جلی کوردی شێوازی تەنزەکردنی جلی کوردی بکەین جا ئەوەنەی من سیرم کردو و دیقەتم یاوە شێوازی شیلانەی و پیرۆزەیی زۆر زۆر بەکاراتوە لەگەڵ جلی کوردیە تەنانەت گویان بەوە نەیەوە کە ڕەنگەکە چ ڕەنگێکە بەکاریان هێناوە جوانێکی یاوە بەجلە کوردیەکە بۆیە لە ئێستا ئەو ڕەنگەوت کرد ئەم پارچەیە کورتیش بووە بەڵام توانیت ئەم جوانەی دالیاخان پارچەی قەدیمی بەدەردی هۆنیان خان وتی زۆر جار کەسەکانیان فەوتاندویانە یا بۆ ئەوەندە هەڵگیراوە بەکاریان نهێنا وەکو پێویست دوایی تۆ نەوتوانی وەکو خۆی بەکاری بێنیتەوە ئەو پارچانی کە بۆ منە لی زیادە یان ئیشەکە وەکو پێویست بۆ تاو ناکە ئێمە هاتوین دووبارە بەکارهێنانەوەمان بۆ کردووە بە شێوەیە کار زیادیکەین بۆ لە کوردی زۆر باشە توانیتانیشی ستایە گەرت یەک تۆزیش باشە کاتێ بابێنەوە لای بەرهەمێکی دیکەی فۆلکلۆر چ بەرهەمێکی دیکەت بۆ ئامادە کردوین بەرهەمێکی تر بەرهەمێکی هونەرمەند ماملەیە کە بە زۆری لەناو خەڵکیرا بە شێخی سەنعان ناسراوە باشە ئەو لەسەر پەیژەی ماینەرە بە خۆشحاڵیەوە زۆر باشە بەر لەوەی دەست پێ بکەمەوە و پرسیارەشی لێ بکەم بە تایبەتی تۆکو هونەرمەندێک کاتێ ئەم بەرهەمە نوێیانە بینیت بۆ منە تا ڕادێک لەو شای و ئاهەنگانە دوورکەوتونەتەوە کە جاران لە ناو کلیپی کوردیا تیای بووە بە تایبەتی ئەم گۆرانیانەی تۆ باسەکەی زۆربیان کلیپەکانیان کە بۆیان دروستکردونەتەوە جارێکی دیکە ئاهەنگی تیا بۆ هەڵپەڕکەی کوردی تیا بوو ئەمە تا ئێستا زۆر کەم بەدی ئەکرێت لە ناو کلیپەکانە کلیپە کوردیەکانە تا تۆ وەکو هونەرمەندێ تا چەند بە خەلەلەی بینیت مەبەست هەڵپەڕکەیە کە لە ناو کلیپەکانە نیە ئاخر ئەزانین چۆن هەڵپەڕکیەکان بۆ بە جلوبەرگی کوردیەوە جارێکی دیکەوەکو وا بوو تۆ خۆت بناسێنیتەوانێ ئەمە جلوبەرگی کوردی ڕەسەنی کوردیە ڕاستە زۆر ڕاستە بەڵام یەک شت هەیە لێرەیە هونەر تەنها ئیشی دەرخستنی دڵخۆشی و شادی و کللتور نییە هونەر لە هەموو کایەکانی ژیانان ڕەنگەیەتەوە ئێستا بۆ ئێمە بۆ میلۆدێکی خەمبار ناتوانین هەڵپەڕکێدا بنین و هونەرمەندیش ناکرێت تەنها بەرهەمی شادی هەبێ بۆ کۆمەڵ باش ئەو بەرهەمە شادانەی کە هەیە ئێمە قسە لەسەر ئەو بەرهەمە شادانەکەین بەرهەمە شادەکان وەکو هەنێ لە هونەرمەندە زۆر تازەکان بە زۆری ڕێچکەیەکی ڕۆژئاوایی وەرگرتووە یعنی شادێکی ڕۆژئاوایی کولتوری و کوردەواری نین بۆیە هەڵپەڕکێتیایە جێگەی نابێتەوە ئەگەر شادێکی کولتوری خۆمان بێ بێگومان جێگەی ئەبێتەوە بەڵام ئێستا زۆربەی هونەرمەندە گەنجەکان زیاتر بەرەو هونەری ڕۆژئاوا ڕۆشت فەرموو دەستەکانە خۆش بێت
دووبارە دەستەکانە خۆش بێت سابا و پرسیارە لێ بکەم تۆ لە ناو گەنجانی تا چەند دێسە گەنجان حەزەکەن جلوبەرگی کوردی بپۆشن بۆ بۆنەکان جلوبەرگی کوردی بپێ ئەوەی جلوبەرگێکی جوانە گەنجی ئێستا ئەیبینم دڵخۆشم بۆی کە گەنجی ئێستا زۆر گرنگی پێیان لە بۆنەکانە بەکاریهێنن جلێکی جوانە زۆر بێکات حەزەکەی بیپۆشیت بەڵام لە هەنێک کاتە کە ئەبینی چواردەورەکە و مەسەڵەن بۆ بۆنەیەکات و حەزەکە جلی کوردی لەبەرکێ بەڵام کە چواردەورەکە تەبینی کەسی هیچ لەبەر نەکرد بۆ ئەوانە ئەجە تۆ بەلای خۆتەوەڵی کۆزە لای بە لەبەری ناکەم ڕاستە باشە بابینە سەر ئەکسسوارە تا چەندە بۆ منە ئەو ئەکسسواراتانەی کە بەکارێن ئەویشە بەشێکی دیکەی لە دیزایانی جلوبەرگی کوردی پێویستە بۆ منە بەسەکەی بینین بەشێکیان ڕەنگەکانیان زۆر تایبەتە مێخەک و بۆ منە چەندین بابەتی دیکەی تیا بەکارهێنراوە ئەم بابەتانە تا چەندە گرنگە دووبارە ڕەسەنایەتی پێوە دیار بێت زۆر گرنگە ڕەسەنایەتی پێوە دیار بێ بەڵام پێویستیشی بەوە هەیە کە هەندێک جار گۆڕانکاری بەسرا بکرێت لەبەرەوەی دایمەن کە دنیایەتە پێشەوە شتەکان ئەگۆڕێ ڕۆنەکان ئەگۆڕێ شێوازی بەکارهێنانی ئەو موروانە ئەگۆڕێت ئێستا زۆر زۆر موروی جوانتر هەیە بەرد هەیە گرنگە کە بەشێک لەو ئەکسسواراتانە بۆ شێوازە کللتوری خۆیان بمێنەوە بەڵام هەبوونی شێوازی تازەش زۆر گرنگە لەبەر باش لە ڕووی کەرەستەوە سول لەو کەرەستە کۆنانە وەرەگرنەوە من وەکو خۆم زۆر بەکەمی سوودم لێ وەرگرتوێتەوە لەبەرەوەی کە ڕەنەکانیان تێک چوو هەندێک جار و بەڕاستی زۆر زۆریش شتیان هەست ئەەکەم نەبووە ئەوەی کە من ئەیبینم زیاتر لە بۆ نمونە شکڵە شتێنەکانیان زیو بووە ئەوەی کە بە دوایە گەڕاوم وەکو هەیاسە وەکو قوبە ئەوانە زیاتر بە ڕەنگی شۆکو زیاتر زیوی بەکار هاتووە هەستەکەم ئەیبینم بەڵام ئەوەی کە ماوەتەوە من ئەیبینم بۆ نمونە لە شتەکانی دایکم یا ئەو کەسانی تر کەشتم لێ وەرگرتوون شێوازی موروەکانیان زۆر نییە ڕۆنەکان کەمترە زیاتر بۆ نمونە ئەتیمادیان لەسەر شیلانە و لەسەر مێخەک بووە ئەمە تۆزە گۆڕاوە لەبەرەی هەموو کەسێک ئارەزوی ئەوە ناکا بەکاری بێنێت بۆی پێویستە لەگەڵ تۆزێک مۆدللاتی ئێستاشا بگونجێت باشە جلەکانی کاتیاش زۆر تایبەتە تا ڕادێک ئەو قماشانە لە ڕۆژهەڵات بەکارێت وایە زۆر ڕاستە بەڵێ جگەلەوە ئەگەر ئەتوانی یەک تۆز پاستێت ئازێتم سپاس ڕۆژە و هۆنیات ئێوە باسی ئەم ستایلی کاتیان بۆ بکەن زۆر جوان بوو من کە هاتمێکسە سەرنجی ڕاکێشام من ئیشم لەسەر تاوەست کردو پێشتر بەڵام لەسەر کەوە بەڵام ئەم ئەوەی زۆر جوانە کە تێکەڵی کردووە لەگەڵ قماشی شاڵە و کۆڵوانەکەشی تا ئەرزە ئەوەش من زۆر بەلامەوە جوان بوو زۆر بەژن و باڵا جوانتر دەرئەخات باشە کۆڵوانە تا چەندە گرنگە بۆ منە هیچ پێوانەیەکێ بۆ کۆڵوانەی کوردی مەترێک بێ درێژ بێتە خوارەوە هیچ پێوەرێکەیە ئێستاوەی خۆت مەترێکەوە ئەمە مەترێکە بەگشتی خەڵک زیاتر ئەو قیاسە ئەکات بەڵام ئەو شازە کۆڵوانەی کە تا ئەرز بووە پێم وابێت مەستورەخان لەبەری کردووە من وابیستومە بەڵام زۆر کەس بەدڵی نییە بۆ نمونە من کێکەم جاریش ئەوەم کرد خەڵک بەیانەوتم بۆ کۆڵانەکە ئەوە درێژە بێ کۆڵانە نابێ لە یابێ بەڵام ئەوەش هەبووە و کورتەکەش هەیە کە تۆ سەر ئارزوی ئەو کەسە و چۆن لەگەڵ بەژن و باڵای ئەو کەسە ڕێئەکەوێت زۆر باشە ڕۆژە با بەرهەمەکانی تۆ ببینین حەزەکەی نزیکی کەرەوە لە خۆت و یەک بۆمان باسکە چین زیاتر دەست بکەم باشە ئەمە یەکێ لەو شتانی کە زۆر زۆر سادەیە بەڵام خۆشمەوێ لەبەر ئەوەی ڕسمێکی کۆنی مناڵێک کە بەجلێکی کوردی زۆر زۆر جوانەوە بینیم زۆر زۆر حەزم لە ملوانکەکەی کرد هەوڵمیا کە دووبارەی کەمەوە یعنی هەتا ئەگەشتێکی سادەش بێ زۆرجار بابەتەکان دووبارەکردنیان لەسەر شێوازی قەدیمی دووبارە بەکارهێنانیان جوان یعنی بە شتێکی جیاواز بۆ بەکارهێنان ئەمەیەکێکە لەو شتانەی کە سوودم وەرگرتووە لە وێنەکان چونکە زۆر جار تۆ ناتوانانی لە کەسێکەوە گوێت لێبێ یان کەسێک زانیاری و باتێ بەڵام وێنەکان خۆ بە چای خۆ هەموو شتەکانی بینی ئەمەوێت لەسەر ئەم بابەتانش قسە بکەم و گوتم کاتێک کە
با هەموو بابەتەکان پێشە چەند بۆ من ئێستا مۆبایلێکێکە لەو شتانی کە زیاد بووە بۆمان خۆجاران تۆ گەرێم هەر باسی قەدیم بکەین خۆم شتانە نەبوو وایە بەڵام لە ئێستاە کە ئەوە زیاد بوو هاتوین بۆ ئەوەی جلوبەرگێکمان دروست کردووە ملۆنگەیەکمان لە هەر بۆنەیەکا بێ بەکاریشی بەڵام ئەگەر بێت و نەورۆز بێ یان بۆ جێگایەکە تیجلێکی کوردی لە بەرابێ بابەتێکی وەکو ئەمانە بەکاربێنێت دەکەوێت مەبەستمەوەیە بۆ زیادبوونی ئەو بابەتانەی کە لەگەڵ سەردەما زیادە بێ ئێمە هاتوین بابەتی قەدیمیمان بۆ ئەوانش زیاد کردووە بۆ ئەمە بۆ بەکارهێنانی مۆبایلەکە لەگەڵ لە کوردەکە زۆر زۆر جوانترە قەزوان بوو لەو شتانەی کە ئەم ساڵ مۆدی بەڵێ ئەتوان بڵم ئافرەتانیش بەکارهێنا کە ئەمە لە کاتێکە قەدیمی نییە سەردەمیە بەڵام بە ضروری ئەزانم جاران زیاتر هەر بۆ تەزبیحی پیاوان بەکارێنرا بەس ئێستا لە زۆربەی شتەکان و ئەکسسواراتەکانی خانمانی شەبەتی دەکرێت جا مەبەستم ئەوەیە ینی بە ضروری ئەزانم ئێمە هەر تەنها کار لەسەر قەدیمی نەکەین بۆ منە زۆر جار گەنجەکانی ئەم سەردەمە بۆ هەیە ئەو ستایلی پێخۆش نەبێ بەڵام تۆ بۆ ئەوەی کە بتوانی جلی کوردی یان کللتوری خۆمان کە جلوبەرگەکەمانە لە دڵی ئەوانە بیهێڵیتەوە ضرورە کە جارجاریش دڵی ئەوان ڕاگریت و بە شێوازی ئەوانیش کار لەسەر جلی کوردی بکەیت زۆر باشە کاتیا بابینە سەر پرسیارێک بە تایبەتی لە ڕوانگەی ئەوەی کە جلوبەرگی کوردی هاوشێوەکانی تۆیان هاوتەمەنەکانی تۆ تا چەندە لەو کلیپانی کە بەشداریەکەن یان لەو کۆنسرت و لەو ئیڤێنتانەی کە تایبەتە بە بابەتی کولتوری بە تایبەتی چەندین کۆنسرت بەتای لە شاری سلێمانی ڕێکەخرێ بۆ بابەتە کولتوریەکان بۆ فەرهەنگیەکان ئێوە تا چەندە بە زەروری ئەزانن جلوبەرگی کوردی لەبەر بکەن یاخۆ هاوتەمەنەکانی تۆ بە جلوبەرگی کوردیەوە دەرەکەون بۆ مەبەستە هونەرمەندەکان ئەوانەیە کە لەو کاریشەکە لە ڕاستیە بە تایبەتی ئەو کەسانەی کە ئامێرە ڕۆژهەڵاتیەکان ئەژەنین ئەتوانم بڵێن لە سایانەوەی دەرکەوتنی هەمومان چ من چه هاوڕێکانم بە جلوبەرگی کوردیەوە بووە و هەموو کاتێکیش بۆ ئیڤنتەکان ئیتر بەپێی توانە هەتا توانیراوە لەبەر کراوە و خۆش بەختانە زۆری جلوبەرگێکی خۆشەویستە بەلای هاوڕێیانی هونەرەوەک ئەو کەسانی کە لە هونەرا کارەکەن بەڵام ئیتر ئەوە جیایە هەنێک کەس هەیە ئامێری ڕۆژ ئاوایی ئەژەنە لە ئۆرکێسترایە مەجبورە یەک پۆشتن و ئێوە جلوبەرگەکانتان بۆ دیزاین نەکرێت بەپێ ئەو چالاکی بەشداریەکەن چالاکی تا چالاکی کەوتۆ هەنە چالاکی بەڵە یەک پۆشیمان بەجلی کوردی یەک پۆشیمان بۆ ئەکەن هەمومان یەک جۆرجلی کوردی لە بەرەکەین یەک کەس بۆمانە دوورێ هەنێ کاتیش نەخێر ڕەنگا و ڕەنگ هەچ کەسە و جلێکی جوان لە بەرکات و بە ئەو چالاکیانەی کە لە دەرەوەی وڵات لە دەرەوەی هەرمی کوردستان سازەکرێت تا چەندە بە جلوبەرگی کوردیەوە گرنگە دەربکەونەوە خۆی ئەوە زۆر 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 گرنگە چکە ئێمە ئۆکووتم جگە لە هونەری خۆمان کللتوری خۆشمان بە وڵاتانی تر ئەناسێنی حاڵەتە و بێگومان بە جلوبەرگی کوردی بەڕای من جوان نییە کللتور بەشداریت کردو لە چالاکێک لە دەرەوەی هەرمی کوردستان وڵات هیوادارم بۆ ساڵی ئایندە و لە داهاتوە دەرفەتە بۆ بڕاستە ئەگەر بەرهەمێکی دیکەمان پێشکەش بکەیت بۆشمان باسکەی چییە؟ لە ڕاستیە وەکو خاتونەوتی هەنێک کات ئەبێت دڵی لاوەکان ڕاگری لە هەنێک کاری هونەریە و هەنێ هونەرمەند بە جوانی ئەو کاریان کردووە هەنێ پارچە میوزیکی وڵاتانی تریان هێناوە بە تێکستی کوردی وتویانەتەوە ئەم پارچەی منیش کە خۆی ناوی سولتانی قالپەیە بۆ فلیمێک دروست کراوە بە هەمان ناو کە کۆمپۆزەرەکەی ئەنی شیروانی ڕۆحانی و لەلایەن عارفەوە وتراوە ئەو سەردەمەی ئێران بەڵام خاتووکانی هەروەها هونەرمە هومەردزدەیی بە تێکستی کوردی وتویانەتەوە و زۆر جوان و زۆری لە دڵی گەنجەکان نیشتووە بۆ ویستمیکێک لە بەرهەمەکان زۆر باشە فەرمو دەستەکانە خۆش بێت ئەگەر دواپەیامتان بڵێن
هەرێکێتان لەو بوارە کاری لەسەرەکە بە تایبەتی وانیاتۆ لە بای جلوبەرگی کوردی و زیینوکردنەوەی جلوبەرگی ڕەسەنی کوردی چ پەیامێک تەیە و تا چەندە گرنگە لەو ڕوانگەیەوە ئیش بکرێت لە ناوەندەکانە بێت نەک لە ئاسی تاکیشا بێت. زۆر گرنگە ئیش لەسەر ئەوە بکەین کە ئەو جیلی کە لە دوای ئێمەوەیەت جلی کوردی خۆش بێت و ئەو جلە ڕەسەنە بەکار بهێنێ بۆ پێیکە ئەو جیلە زۆر نزیکن لە تەکنەلۆژیا و لە ئەو شتانی کە عالەمیە پێم وایە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکرێت کە لە دڵی ئەو جیلەشە ئەم جلە جوانانە خۆشەویست بکرێ و لەبەر بکرێ بەکار بهێنرێت هەر چۆنێک جلی کوردی بەکار بهێنرێت وەکو شازە ڕەسەنەکەی خۆی من زۆر پێم باشە و زۆر پێم خۆش و زۆر حەز ئەەکەم کە بەبەردەوامی خەڵک ببینم کە جلی کوردی لەبەرە مهم ئەوەیە ئەو شێوازێک کە خۆی هەیەی تێکینین میفۆتێنین هەرەکانە خۆش بێ ڕۆژە پامی تۆ هیوادارین جلی کوردی نەوە دوایینەوە بەم جوانی خۆی بمێنێتەوە و بەم ڕەنگینیە و بە بێدەستکاری ئەگەر دەستکاریش کرێ جارجار بەدڵکانش بێ قەی ناکە بەڵام هەر تا ڕادەیەک لەسەر ئەم ستایلی خۆی بمێنێتەوە. ساعت تۆ چێڵێت چی بە هاوتەمەنەکان تەڵێت؟ هیوادارم جلی کوردی هەر بە شێوازی ڕەسەنی خۆی بمێنێتەوە و نەوە دوایەوە وەکو خاتمۆنیاوەتی هەر بە جوانی دەستکاری زۆری تیانەکەن هیوادار. کاتیا پەیامەوەنەرەکەی تۆ چییە؟ لەبەر ئەوەی وەکۆم خاتونانە دیزاینەر نیوەتەوەم لە بواری خۆمان قسەکەم هیوادارم هەموو هاوپیشەکانم هەموو هونەرمەندە باشەکانی کوردستان لە ئاستێکی زۆر بەرزی هونەری کوردی لە وڵاتان و لە وڵاتی خۆمان پێشکەشکەن و میوزیکی ڕەسەنی کوردی بن بەگوێینەوەکانمانە و بێگومان بە جلوبەرگی جوانی کوردیشە. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵێوە بوون. سۆڤان ئەمە نمونەیە گەنجی شاری سلێمانی خۆشحاڵ بووم کە ئەم گەنجانە بەو بەرپرسیارەتی کە هەستیان پێ کردووە لە بواری کولتور لە بواری ڕەسەنایەتی لە بواری فەرهەنگا کار دەکەن بۆ دووبارە زیندووکردنەوەی جلوبەرگی کوردی بێ یاخود هەر بابەتێک بێ کە پەیوەست بێ بە شوناسی میلەتی کورد. بەڵێ دەستەکانت خۆش بێت سپاس دەکەین دالیا لە سلێمانیەوە لەگەڵمان بوو لەگەڵ میوانەکانی سپاس بۆ میوانەکانشت جاهاکان گرنگیەکەی ئەوەیە کە گەنجان هەوڵی ئەوادەن کە فۆلکلۆری جلوبەرگی کوردیە هەر فۆلکلۆرێکی دیکەی کوردەواری زیندوو ڕابگرن ئەگەر کەسێکی بەتەمەند بواە تا ڕادێک ئەماوت هێشتا لەو جەوی جاری جاران ماوەتەوە و چۆنەڵێ یادگاری هەیە بەڵام کابینی گەنجەکان حەز بە زیندووکردنەوەی و فۆلکلۆراکان و جلوبەرگی وا کۆن هەڵ ئەگرن ئەوە هەستێکی زۆر خۆش ئەجا بە منێک کە خانم و جلی کوردی لەبەرەکەم چ بۆ خۆم چ بۆ کولتوری وڵاتەکەم بێگومان ینی بە تایبەت ئەگەر بە شێوازێک بێت تەنیا لە بۆنە کوردەواریەکان لە یادە کوردەواریەکان نەبێت زیاتر بێت بێگومان ئەمە جێگای دڵخۆشی زیاتر بە تایبەت بۆ ئەو نەوانەی لە دوای ئێمەش دێن بەوەی بتوانن پارێزگاری لەم کولتورە بکەین دەڕۆین بۆ بابەتێکی دیکە گۆڕانکاری کەش و هەوا هێواش مەترسیەکانی زیاتر دەبێت شاخە بەستەڵەکەەکانی دوورگەی گرینلاند بە شێوەیەکی سەرسوورهێنەر دەستیان بە توانەوە کردووە. جا ئەوەش لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهەوای هەر وەک هاوکارم هەکار ئاماژەی پێکرد و گەرمبوونی پلەکانی گەرما گرینلاند خاوەنی گەورەترین شاخە بەستەڵەکەەکانی جیهانە بەهۆی توانەوەی شاخەکان زیادبوونی ئاستی ئاوەکەی بۆ چاڕێڕەوەیەکی گرنگ بۆ هاتوچۆکردنی بەلەم و کەشتێ بازرگانەکان هەرچەند لەوێ جۆرە بوونەوەرە تایبەتەکان دەژین کە ئەتوانن بەرگەی ئەو سەرمایە بگرن جێگەی ژیانکردن نییە بەڵام بۆ لێکۆڵینەوەکان زۆر باشە و شوێنە لەسەر گیانلەوەرانی کە لەوێزن ئەژین با پێکەوە بینەربین. گرینلاند کشوەرێک لە بەفر و بەستەڵک خاوەنی گەورەترین ڕێڕەوی تێپەڕبوونی بەلەم و کەشتیە بازرگانیەکان گیرۆدەی دەستی بەرزبوونەوەی پلەی گەرمای زەوی بووە. هەر سات ناساتەیەک پارچەیەکی گەورە لە شاخە بەستەڵەکەکان دەتوێنەوە و دەکەوێتە ناو ئاوەکەوە. لە سەرەتای مانگی حوزەیران تا کۆتایی مانگی ئاب بەهۆی توانەوەی بەستەڵەکەکان هاوشان لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاکانەوە شاخە بەفرینەکانی دوورگەی گرینلاند دەبن بە ڕێڕەوی تێپەڕبوونی کەشتی و بەلەمەکان. هەرچەندە توانەوەی شاخە بەستەڵەکەکانی گرینلاند بۆ زانایان خەمهێنەرە بەڵام بە تێپەڕبوون بە ناو ڕێڕەوە مار ئاساکاندا
چاوت بە پەیکەری سروشتی نایاب لە سەهۆڵ دەکەوێت. بە پێی خەمڵاندنەکان ئەو دوورگە بەستەڵەکە تاوەکو ئێستا نزیکەی 270 گێگاتۆن بەستەڵەکی تواوەتەوە. ئەم ناوچەیە لانەی ژیانی دەیان گیان لەبەری سروشتی جەمسەریە، لەوانەش ورچی جەمسەری و سەگی دەریە. بەڵام توانەوەی بەردەوامی شاخەکان و گەرمبوونی هەواکەی زۆرینەیەوە ئاژەڵانەی کۆچ پێکردووە. گرینلاند کە لە ڕووی ئیداریەوە سەر بە دانیمارکە هەمیشە وەک هێمای گۆڕانکاری ژینگەیی سیر کراوە. لەبەر ئەوەی بە تێبینیکردنی لە توانەوەی بەستەڵەکەکانی زانایان هەستیان بە مەترسی زیادبوونی گەرمی زەوی کردووە. تا ئێستاش چەندین لووتکەی باڵا بۆ پاراستنی ئەم کیشوەرە بەستەڵەکە بەستراوە. لە ڕووی ڕووبەرەوە خاکی گرینلاند بە تەنها گەورەترە لە هەر یەک لە هۆڵەندا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و دانیمارک پێکەوە. سەرباری ئەم ڕووبەرە فراوانە ژمارەی دانیشتوانەکەی ناگا تا 50,000 کەس. ئەوەش بەهۆی بەستەڵەکی خاکەکەی و نەبوونی هەلیکار و زەوی کشتتوکاڵی. بەڵام سنتەرێکی باشە بۆ لێکۆڵینەوە لە دیاردە سروشتیەکان و ئەو ئاژەڵانەی مرۆڤ هێشتا دەستی پێیان نەگەیشتووە. بابەت و بڕگەکانی ئەم ڕۆمان پێشکەشکردن. دوادارم هەر بابەتێک سوودی بۆ کەسێک هەبوو بێت. سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار بەیانی 24 دانیش بە هیوام ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێت. خواتان لەگەڵ ئەو ماڵتانە.